سڵاتان لێبێ ئەمڕۆ لە جەوێکی خۆشی باراناویە لە شاری گلاسگۆین هاتووینەتە یەکێک لە مۆزەخانە گرنگەکانی ئەم شارە کە ئەتوانم بڵێم شاکارێکی زۆر گەورەی ئەندازیاریە کە لەسەر دەستی زەها حەدید گەورە ئەندازیاری عراقی دیزاین کراوە ئێرە کە ماوەی 3 ساڵی خایاندووە. ئەڵبەتە پێم خۆشە باسی کەم ئەمڕۆ بەختمان هەبوو کە لەو ڕۆژەیە گەیشتین ئێرە کە چالاکیەکی ئەندازیاری هەیە بۆ مناڵان ئەو کەلوپەل و ئەو حەفارە و شۆفڵوشتانەی کە بەکاری هێنن بۆ کاروباری بیناسازی ئەوانە هەمووی لێرە عرض کراوە. مناڵان لێرە مناڵانی ئێرە ئەتوانن بۆ خۆیان بەکاری بێنن لە ناو لمەکەیە بێن و بچن ئەو سیارە و حەفارانە بە شێوازێکی بچووک لێرە عرض کراوە مناڵان ئەتوانن بۆ خۆیان بەکاری بێنن. و شتی زۆر گرنگ دەربارەی مۆزەخانەکە ئەوەی ئەم مۆزەخانەیە تایبەتە بەو کەلوپەلانەی بەو کەلوپەلەکان کە هۆکاری گواستنەوە بوون لە ساڵانی پێشوە لە بەریتانیا. ئەتوانم بڵێم بەریتانیایەکی بچووکە لە ناوە مۆزەخانەیە. با بچین پێکەوە بیبینین بزانین چییە. یەکێکی تر لە جوانیەکانی ئەم مۆزەخانەیە هەڵواسینی ئەو سیارە و ئەو کەلوپەلانەیە بە دیوار و سەقفی مۆزەخانەکەیە. ئەمە ژوای کرد کە لە ساڵی 2011 لە دوای کردنەوەی ئێرە بە ماوەی ساڵێک توانی ئەم مۆزەخانەیە ببێت خەڵاتی باشترین و جوانترین مۆزەخانە وەرگێ لە ئەوروپا. تۆزە لە شتی بەرزیژە ترسم تەبان بۆیە ناوێرم زۆر بچمە بنی. هەر لە خۆتۆکەیتە ناوی هەستی ئەوەت هەیە کە لە ساڵی 60ەکانای ئەمە ئەو شەقامەیە کە باسمان کرد کە ڕێک لەسەر ستایلی کاتی خۆی بەریتانیاواتە بەریتانیای کۆن دروست کراوەتەوە چه هەموو ئەو ئۆتۆمبیل و کەلوپەلانەی گواستنەوە کە لێرە یا بەکار هاتووە هەمووی وەکوی ئەو سەردەمەن. تەنانەت شەقامەکانیش هێر بەو بەردانە دروست کراونەتەوە کە لەو سەردەمەیە بە شێوەیەک بوون. کاتێک هەنگاو دەنەیتە ناو مۆزەخانەی ڕیڤەرساید کات دەوەستێت لێرەدا لە ناو دیمەنی ئەو شەقامە بەردڕێژە کۆنەی کە سەردەمی زوود دەهێنێتەوە یاد لە ترام و ماتۆرە مێژوویەکانەوە تا دەگاتە کەلوپەلە بچووکەکان هەمویان چیرۆکی شارێک دەگەڕنەوە کە ساڵانە زیاتر لە ملیۆنێک کەس سەردانی مۆزەخانەکەی دەکەن بۆ ئەوەی لە نزیکەوە هەست بەو مێژووە ڕاستەقینەی بکەن. ئەم سیارەیە کاتی خۆی لە گلاسگۆ لەلایەن کەسێک بەناوی ئەفشینەوە دروست کراوە کەسێکی پاکستانیە و وەگەبینن نەها ماشەڵڵا و ڕەسمی مەکەی پیرۆز و ئەوانەی لەسرە. ئەمە دیزاین کراوە و یەکێک بووە لە ساڵی 1990 یەکێک بوو لەو سیارانەی کە بەشداری یەکێک لە گەورەترین فستیڤاڵە ئیسلامیە کللتوری و هونەریەکانی کردووە لەو ساڵدا و ئەویشیان هێناوەتە ئەم مۆزەخانەیە و لەم مۆزەخانەیە دایان ناوە بۆ ئەوەی خەڵک بیبینێت. بەریتانیا بە سێمین کۆنترین وڵات دەمەندرێت لە ڕووی بەکارهێنانی شەمەندەفەری ژێرزەویەوە و زۆر جار باسەکرێ ئەڵێ ئەو جیهانەی کە لە بەریتانیا لەسەر زەوی هەیە لە بن زەویش جیهانێکی تری هاوشێوە هەیە بە هەموو هێڵی شەمەندەفەرەکانەوە. ئەم شەمەندەفەرانە کە هەبوون سەرەتا تەنها بە خەڵم و خەڵوزیشیانە کرد هەتاکو ساڵی 1935 کە ئەم سیستەمە با بڵێن بەرەو پێشچوو ئەو کاتە هەمویان کرد بە شێوەیەکی کارەبایی.
ڕووباری کلاید لە گلاسگۆ لانکەی دروستکردنی مەزنترین کەشتی و بەلەمی جیهان بوو. لێرەدا لە ناو دڵی پیشەسازی دەریادا هەزاران کەشتی دروستکران کە زەریاکانیان بڕی و هێشتاش کەشتی مێژووی گڵینلی لەسەر ئەم ڕووبارە بە زیندوی و شانازی ئەو سەردەمەزێڕینەوە ماوەتەوە. هەمیشە هۆکارەکانی گواستنەوە چ بە هۆکارە دەریاییەکان بێت چ بەوانی کە لەسەر شەقام دێنوەچن بەشێکی گرنگ بوونە لە ژیانی هەر مرۆڤێک. ئەمەی ئێستا لەلایەن ئەمە کەشتیەکە کەشتێکی چارۆکەدارە کە بەدە تۆڵشیپ گڵینلی ناسراوە. ئەم کەشتیە مێژوویەکەی و تەمەنەکەی ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە 120 ساڵ پێش ئێستا. ئەو کاتی لە ساڵی 1896 کە لە گلاسگۆ پۆرت لێرە دروست کراوە. کاری ئەم کەشتیە چی بوو؟ کاری ئەم کەشتیە گواستنەوەی کەلوپەل بوو لە بینی کیشوەرەکانە، کیشوەری ئاسیا و ئەوروپا و ئوسترالیا و ئەمریکادا. و زۆر ماندوو کرابوو، هەتاکو لە ئیسپانیا کۆتاجار لە ئیسپانیا ئەم کەشتیە بەکارهێنرا وەکو کەشتی ڕاهێنانی سەربازی. باشە لەم کەشتیە یا ڕاهێنانی سەربازی ئەکرا چۆن مەسەلەن هێزی دەریایی هەیە. باشە هێزی دەریایی ئەوە بەدڵنیاییەوە کەشتی تایبەتیان هەیە، بەڵام لێرەیە زیاتر ڕاهێنانەکان ئەکرا لە ئیسپانیا و زۆر ماندوو کرا هەتاکو ساڵی 1993 کە بە ڕێکەوت چەند گەشتیارێکی سکۆتلندی لە یەکێک لە دوورگەکانی ئیسپانیا ئەم کەشتیە ئەبینن و ئەیناسنەوە. کاتێکی بینن و ئەیناسنەوە هەر لەو ساڵەیە بڕیارەدەن کە ئەم کەشتیە بکردنەوە بە بڕەپارەیەکی زۆر کەم کە کەمتر لە 50,000 دۆلار لە ئیسپانیا کڕیانەوە و چەند چاکردنەوەیەکی سەرەتاییان بۆ کرد بە لێخوڕین هەتاکو و گلاسگۆیان هێنایەوە لە ساڵی 1993 هەر لەسەر هەمان ڕووبار کە بە ریڤەر کلاید ناسراوە، هەر لەسەر هەمان ڕووبار بەڵام لە شوێنێکی ترادایان نابوو. هەتاکو 2011 ئەم مۆزەخانەیە کرایەوە کە کرایەوە هێنایانە بەشی پشتەوەی مۆزەخانەکە کە وەکو بەشێک لە کەلوپەلەکانی ناو مۆزەخانەکە پیشانەدرێ. ئەوەی جێی بایەخە ئەوەیە کە ئەم کەشتیە لە ناوەوە وەکو خۆی ماوە، بەشێکی زۆری وەکو خۆی ماوە و تەنها کۆفی شۆپێک و ڕێستۆرانت و ئەوەیان تیا دروست کردووە کە بەشێکی تری هەڵبەتە هەر وەک ناو مۆزەخانەکە هەنێک کەلوپەلی ئەو سەردەمەی خۆی تیاماوە و ئەوەی جێی سەرسوڕمانەوەی ئێستا ئەم کەشتیە بۆ ئاهەنگ و بۆنەکان بەکاردێ زیاتر. ئێستا ئێمە ئەمڕۆ نەمانتوانی بچینە ناوە لەبەرەوەی کە گیراوە بۆ ئاهەنگێکی تایبەتی خێزانی.